چوارەم ڕۆژی کارکردنە. پشودان بە هیچ شێوەیەک نییە. خێرخوازان تێچۆکەیان گرتوۆتە ئەستۆ. بۆ ئەوێ چەند ئەخوات وەستا و کرێکارەکانیش دەیانەوێت کەمتر لەو کاتەی دایانناوە نەخۆشخانەکە تەواو بکەن. سالار خاوەنی بیرۆکەی دروستکردنی نەخۆشخانەکەیە. چرکەی بە فیرۆ نەداوە. چاودێری وردی کارەکان دەکا. کە ئێمە تویشی کاشیەکانمان تەواو کرد فەوری پەنجەرە و دەرگا بێنین بیبەستین و ئینشەڵا هەوڵ ئەین لەو مۆعیدەی کە وەعدمان ناوە تەواوی بکەین. بارانبارین تەنها توانیوێتی پرۆژەکە بۆ چەند کاتژمێرێک ڕابگرێت. کارەکان بە خێرایی بەڕێوە دەچن تا بەزووی نەخۆشخانەکە نەخۆشوەر بکرێت. ستافمانێ بۆ نمونە وەستای کاشی 22 وەستای کاشیمانەیە. هاشتی بەیانی شەکەن بۆ 4 وەش بێ 4 وەش بەی کەی شەکە تا 12 شەو 12 شەو بە هەم بەرنامەی تریشەکەم تا بەیان. کاتی تەواوکردنی نەخۆشخانەکە تەنها 15 ڕۆژە و لە 17هەمین ڕۆژیشدا دەکرێتەوە. وە قۆناغی یەکەم بۆ کۆرۆنا دروست دەکرێت و دوای کۆرۆناش بۆ نەخۆشیەکانی دیکە سوودی لێ دەبێنرێت. خۆی کۆرۆنا یەکێکە لە نەخۆشیە گوازراوەکان لەبەرەوە تۆ ئەتوانی وەکو هەر نەخۆشخانەیە کە بەکار بێ بۆ نەخۆشیە گوازراوەکان و عینایی تیابێ بەکاری بێنی دژی کۆرۆناش. بەڵام بۆیە ئێمە ناومان ناوە ئەم ئێستا لەبەر کۆرۆنا ئەیکەین لەبەروی ئێستا لەم کاتەیە هەموو جیهان لە حاڵەتی ئیستینفاری قسوایە بۆ مەسلەی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا. لەبەرەوە ئێمە ئێستا قەرارمان ناوە بەڵێ بدایەت نەخۆشخانەکە بە کۆرۆنا بەکارێنین. نەخۆشی کۆرۆنا تەنگی بە زۆرینەی گیان هەڵچنیوە. لە سلێمانیش ئامادەکاری تاو کراوە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکە. دروستکردنی نەخۆشخانەیەکیش بە 15 ڕۆژ لە چوارچێوەی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکەدایە. دیار جەمال، کوردستان 24 سلێمانی.